معقول ئەوە چەندمەی مانگی سێ وەرەگرین ئەوە چین بۆ مانگی پێنج زۆرە زۆر ینی ماوەکە زۆرە خەڵک تەحمولی نەماوە بەڕاستی ئێمە لە هەرێمێکین فەرمانبەری ئەو حکوومەتین پێمان خۆش نییە شارێک خۆشگوزەرانی تیابێ و شارێکی کە ئێهمال بکرێ لە خۆشگوزەرانی و لە پێدانی موچە و لەوانەیە شتی تریشی بە دوایە بێ. بەڵێ ئەوە بە دڵنیایەوە پارە هەیە بەڵام نازام لە سلێمانی بۆ وایە یعنی ئەگەر بش بێ یعنی من ناکەینەوەی کولیە مجموعە وەریگرن و مجموعە وەرینێک بەڕاستی یعنی ئەوە جەژنەوەی نەماوە بەڕاستی هەمی پێویستی یعنی بەداخۆ نازام لێرە لە سلێمانی بۆ وایە. من هیچ کاتێکە ئامادەی ئەوە منێ من هەموو کاتێک وەکو مناڵ بێم وەڕێکە بگەرم کە وەرکم گرت یەڵە هانێ ئەوە موشەکە و ئەڵەی سوال و سەواقەم پێکەن. والله من بۆ سوال و سەواقە نەهاتوو من مافی خۆم داواکەم مافەکەم بەرێ با منش ئەرکەکانە ببینم.